پەیمانگای بەرگری لە دیموکراسی لە راپۆرتێکدا گومانی لە توانای حکوومەتی نوێی عێراق بۆ بەدیهێنانی هاوسەنگی زەحمەت لە نێوان دۆسیەی چەکی گروپەکان و پێدانی گرنتی بەکارکردنی کۆمپانیەکانی وزەی ئەمریکا لە عێراق نیشان دەدات. لە راپۆرتەکەی پەیمانگە ئەمریکیەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕاستە ئەمریکا لە پەیوەندیەکەی لەگەڵ عێراق سەرنج بە بزنس دەدات، بەڵام ئاسایش پشتگوێ ناخات و لە بەختی خراپی عێراقیش ئەوەیە هەژمونی ئێران تەنیا لە کەرتی ئەمنیدا نییە، بەڵکو گەیشتووەتە نێو جونگەکانی حکوومەت و کەرتی ئابووریش. لە راپۆرتەکەدا هاتووە هەر گەرنتیەکی ئەمنی بێمانە و بێبایەخە تا ئەو کاتەی گروپە چەکدارەکان چەکەکانیان بهێڵنەوە. واشنتۆن و بەغدادیش دەتوانن کار بۆ کەمکردنەوەی ئەو کاریگەریە خراپە لە ڕێگەی فراوانکردنی قەدەغەی کارکردنی ئەندامانی گروپە چەکدارەکان لە پۆستە باڵاکانی حکوومەتی عێراق بکەن. لە راپۆرتەکەدا باس لەوە کراوە هەرچەندە تەنیا یەک مانگ بەس نییە بۆ هەڵسەنگاندنی پابەندبوونی سەرۆگۆزیرانی نوێی عێراق یاخود هەڵسەنگاندنی توانای بۆ بەرەنگاربوونەوەی هەژمونی ئێران، بەڵام بەڕەچاوکردنی پشتیوانەکانی لە چوارچێوەی هەماهەنگی پێویست نییە واشنتۆن تاوە پشت بە ناوبراو ببەستێت و وەک هاوبەشێکی ڕاستەقینە و پشت پێ بەستووی بمێنێتەوە. سەرباری پێشوازی حکوومەتەکانی عێراق و ئەمریکا بۆ بڕیاری عەسایبی ئەهلی حەق و کەتیبەکانی ئیمام عەلی و سەرایە سەلام بۆ دەستبەرداربوونی چەکەکانیان، بەڵام پرسیاری زۆر لەبارەی ئایندەی چەکدارەکان و چەکەکانیان دەمێنێتەوە. لە کۆبوونەوەی 15 ئەم مانگە تۆم باراک نێردەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق باسی پرسە ئەمنیەکانیان کردووە، لەوانە چەکداماڵینی گروپە چەکدارەکان. تۆم باراک داوای لە زەیدی کردووە خشتەیەکی کاتی بۆ چەکداماڵینی گروپە چەکدارەکان بخاتە ڕوو، چونکە واشنتۆن پێویستی بە وردەکاری پرۆسەکەی و دەیەوێت بزانێ ئەو چەکانە بەرەو کوێ دەچێت و چیش بەسەر چەکدارەکان دێت. پەیمانگای بەرگری لە دیموکراسی ڕایگەیاندووە عەلی زەیدی پاڵپشتێکی بەهێزی لە ئیدارەکەی دۆناڵد ترامپ پێدراوە، هەر ئەوەش بە بژاردێکی دروست بۆ کارە لە پێشینەکانی ئەمریکا لە عێراق لەوانە بەرەنگاربوونەوەی هەژمونی ئێران دادەنرێت، بەڵام زەیدی پاشخانێکی سیاسی وای نییە کە پابەندی بەکار و بەرژەوەندیە لە پێشینەکانی ئەمریکا بسەلمێنێت. ئەمە جگە لەوەی ناوبراو لەلایەن چوارچێوەی هەماهەنگی دیاری کراوە کە چەندین حیزبی هاوپەیمانی ئێرانی تێدایە. لە کۆتایی راپۆرتەکەدا هاتووە حکوومەتی عێراق سەرکۆنەی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر کۆمپانیەکانی وزە دەکات، بەڵام سەلماندوێتی کە توانای بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانەی نییە و پێویستە واشنتۆن داوا لە بەغداد بکات هەنگاو بۆ هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی بگرێتە بەر کە بووەتە بارگرانی دارایی و ئەمنی بۆ عێراق.